سرم بازانی نمینه با قرآن ناتوانه با سروانه دکی کرد. یەکەم بەرنامەی ئیمان و هەڵبژاردن لە دڵی کوردستانەوە لە کەرکووک دەست پێ دەکات. شاری پێکەوە ژیانم پێشمەرگەیە پاسەوانم فەرموودەی بارزانی جوانە کە دەڵێ کەرکووک دڵی کوردستانە لێ کەرکووکێ ژێ بەرنامەیە ئیمان و هەڵبژاردن سڵاوتان لێبێ ئەوڕووکە ئێمە لە کەرکووکین دەنگی کەرکووکیەکان لەگەڵ کاندیدێکی ئەم شارە پێکەوە دەبین با دەست پێ بکەین. سلام دكتور. سلام بخير. تواني باشي. سلامتي أحوالك. بخير. سلامت بي. هاتم إيرا وامزاني إيرا مالي جنابته. بله. إيرا درشو بارقايا إيرا مالا بارقايا إيرا شيا. مالي بارقايا ومكتبة مشتركة. فرما. مشتركة. بله فرما. باشا بدانشي. زور سپاس. زور بخير. زور سپاس دكتور تواني باشي. أحوالك. صحت باشا. بخير بن. دكتور وەکو گوتم يعني زحمت نییە تو جەنابەت هەم ماڵت لێرەیە هەم بارەگات و ئیش و کارەکانت. وەڵا بۆ منداڵ قورسە چونکە ئەوان جۆرە سژنێکیان پێوە دیارە هەر پێشتیش من کە لە دەستگای ئاسایش بووم ماڵم لە منتیقەی قادسێ بۆ ڕاپەڕین هەنی بە هەمان شێوە ئەوان هەر دەرنەئەچوون کۆنکریت و با بڵێن ئەوانە و لێرەش فێرن. بۆچی لێرن مەبەست ینی بۆ منداڵەکانت لێرە بن لە بەردووریە یان مەسلەیەکی نەخێزانی بابەتە ئەمنیەکەیە طبعاً جنابتان ئاگدارن من مەقەڕم لە ڕەحیماوە بوو مەکتەبم و لێ مەکتەبەکەم تەقێنرایەوە نەمیز ببمە مای هەڕەشە ساڵی 22 سەرەتای 22 هێرشکرایە سەر مەقەڕەکەم و مەکتەبەکەم تەقێنرایە و ئەو ماڵانە زیانیان پێگەیشتەوانی دەوروبەرم بۆیە حەزم نەکرد ببمە مای هەڕەشە بۆ سەر دراوسەکانم طبعاً ئەو کاتە بوو کە ئێمە تەحالوفمان لەگەڵ سەدرەکان هەبوو لێرە فەسایل هەبوو جەماعەتی ئەوانەی کە لە حکومەت دەرچوون زیاتر دەستی تۆمەت بەوان درێژکراوە نەک ئەوەی کەم جار نەبوو دووسێ جاری تریش ئەو حاڵەتە ڕوویدا بۆیە نەویست ماڵ و مەکتەبم لە شوێنێ ببمە هەڕەشە بۆ دراوسەکانم بۆیە هەردووکمان لە شوێنێک وەکردەوە. دکتور ئێستا لە ماڵی توینە لە بارەگای توینە سپاس دەکەم چەند منداڵت هەیە؟ من 4 منداڵم هەیە. کچ و کوڕن؟ بەڵێ. خوا لێت نەستێنێ. زۆر سپاس. لەگەڵ ماڵەوە کووە مەسەلەن ماڵەوە گلەی لێ ناکە کە زۆربەی کات لە ئیشی و یان ئەو گلەیانەی نییە؟ بەرێ وڵات دەزانی من زۆر مقەسرم دەرحەق بەوان من هەر زەواجم کردبوو تقریباً 3 ڕۆژ بۆ کاتە لە دەستگای ئاسایش بووم و مەوقعەکەیشم بەرپرسی بەشێکی زۆر حساس بووم لە ناو کەرکووک هەر 2 ڕۆژ بوو 3 ڕۆژی زەواجم تەلەفۆنێکم بۆ هات کە حاڵەتێکی کردەیەکی تیرۆریستی هەبوو لە ناو شار گەڕام ینی شار عسەل و هەم بەجێشت و هینامە بۆ عسەل بەجێ لە چێ بووی؟ فەقیرە وەڵا لە هەولێر بووین فەقیرە ئەویش ینی تازە دەرچوو بوو لە حاڵەتی کچە شەیدە بابی شەیدێکی سەرکردەیەوە بابیشی هەر تیرۆستان شەیدیان کرد دیسان هێنامە بناو تیرۆر بۆ کەرکووک 10 ساڵ لە ناو تەقینەوە و تونند و تیژی بۆ ئەو کاتە غەدەرێکی زۆرم لێکردن. باشە لەوەی هەندێک دڵیان خۆشکەی جار بەجار لە ماڵێ خواردن دروست دەکەی هاوکاریان دەکەی کە کاتتەبێ؟ بەخوا نازانم هیچ نازانی هیچ خواردنی دروست کەم هێلکەڕۆنیش نازانی هێلکەڕۆ نەزانم دەزانی کردو تاقەت مشکلەی خێزانم چییە لەبەرەی خۆی ئەوەندە کابانێکی دەستڕەنگینە و هەموو لای خزمانیش لای عائیلە و باوکمان معروفە ئەوەندە خۆی خواردنی خۆشە بە خواردنی کەس ڕازی نابێت وای لە منیش کردووە جگە لە خواردنی ماڵ نەتوانم خواردنی دەرەوەش بخۆم بۆیە بەخوا هیچ نازانمەگینا بۆی مەکرد جار نکتەیەکیش لەسەر و بابەتە
ئەویش بۆ خۆی فەرمانبەر بوو سەردەمە پێشەوەی کە حێسا بەهۆی التیزامات و ئیجازەی وەزیفی وەرگردووە جارێکیاناتەوە وەزعیشی نەخۆش بووتم دەڵێ گەڕە با من شتێکت بۆ دروستکەم بڕواکەی نیسکێکم بۆ دروستکە ناسام چۆن دروست وتی کاکە خۆزگار خۆم دروستم بکردایە گەلێ لەم وەزع باشتر ئارێوەڵ جا بۆی ناتوانم دروستی بکەم نازانم باشە دکتۆر ئەم دەمەوێت زیاتر لە ناو شارەکە بگەڕین زیاتر خەڵکەکە بدوێنین ئایا ئەوان چی لەسەر دکتۆر شاخەوان عەبدوڵڵا کە جێگیری سەرۆکی پەرلەمانە هاوکات سەرۆکی لیستی پارتی دموکراتی کوردستانە لە کەرکووک ڕایوان بزانین ئەوان چ دەڵێن بچینە دەرەوە پرسیاری تریشم هەیە فەرموون ئەvە سیارە منە سیارەی ئیمان و هەڵبژاردنە ئەمن سیاری داهاژوو ماوڕۆکە دەیخوا ڕەحمکە کە ژن سیارە باژوو یان خانمە کەس یان ئەمن سیارەی باژوم تو دەترسی هەرێوەڵە لە چی بە خودایی تراوایە ترسم هێنای شەرم و لە سایقی خانمە پێشتر هەمەڕ و هێزی ئەمنی زۆر لە ناو کەرکووکە بوون ئێستا ئەوانە لە چین ئەمە هەمووی هەمەر بوو ئەم عسکەر بوو و لە ناو گەڕەکەکانیش ئێستا کە چین پێشان دەدەم لە ناو گەڕەکانیش هەمەر هەبوو بە تایبەتی گەڕەکە کوردیەکان مەسافەیەک چەند کیلۆمەترێکە چی هەمەڕی لێ بوو بەڵام کە ئێمە هاتینەوە لە مانگی هەفت نووسراوێکمدا ڕێژزەرای پێش و کازمی کە ئەمە خەڵکی نیگەران کردووە منتیقە کوردیەکان هیچ کات ئیرهابی لێ نەبووە نابێم دیار دێ بمێنێ کتابێکیان کرد کە هەموودا هەمووی گەڕەکە کوردیەکان نەمێنێ ئیدی ئاسکەر نەڕوات و هەم ئەم هەمەرانشمان کەم کردەوە خۆناغ بە قۆناغە تا کۆتایی پێهات دکتۆر ئەمە پەیکەری پێشمەرگەیە بەڵام لە دەستی پەیکەری پێشمەرگە ئاڵای عێراق هەیە ئایا کەی ئاڵای کوردستان دەگەڕێتەوە بۆ دەستی پەیکەری پێشمەرگە لە کەرکووک ئەگەر ملاحەزەت بێ بەرامبەر ئەم پەیکەرە ئەو بارەگای قیادی عملیات بوو خەڵتەوەقعی ناکرد ئەویش چۆڵ بکرێت ئەومان چۆڵ کرد و ئاڵامان لەسەردانا ئەمیش شەڵای بینن کە ئاڵای کورسان دێتە سەردەستی هەر دەرفەتێکە ئیشی بۆکەین خەریکین ئەگەر دکتۆر شاخەوان عەبدوڵڵا پارێزگاری کەرکووک ئێستا کەرکووک چۆن دەبوو چ دەکرد لە بوو کەرکووک ئەگەر پارێزگار بوومایە حرفیەن ئەزمموی هەرێمی کوردستان لە ئیدارەدان و حکومڕانیم لەگواستەوە داواشم لە جەنابی کاک مەسعود دەکرد دەموت چ دەکەی دەمەوێت فێرم بکەی منیش ئاوا بکە شکە بەڕاستی لە جەنابی سەرۆک وەزیران لە جەنابی کاک مەسعود بارزانی ینی ئەوەی پێشکەش کرد ینی تقریبا مستحیل بوو لە دۆخێکە کە ئەزمەیەکی گەورەی دارایی قەیرانێکی گەورەی دارایی بەڵام توانی قەیرانی 20 ساڵی کەڵکبووی هەرێم کۆتایی پێبێنێ لە کارەبای 24 ساعتی لەوەی کە خەڵکی ئەمە لە بەرامبەر لە بەردەم مەسرەفەکان نەوەستن لەوەی کە پرۆژەی ئاوی هەولێر پرۆژێکی چەند ساڵی کە چەند ساڵێک هەولێر بەدەست بێ ئاویەوە ئەناڵێنێت بە ماوەی 1 ساڵێک جێبەجێ بکات و ئەمانە کۆمەڵێک شتی گەورە بوون لە هەولێر ئەنجامیدا داوای لێکم یارمەتیم بدا بۆی ئەو تەجروبەی لە کەرکووکیش جێبەجێ بکەین کاتە دەبووە قوتابی مەدرسەی جەنابی سەرۆک وەزیران لە بوو دروستکردنی ژێرخان و ئەوەدانکردنە شانازیە بوو. ئەو جا هەر لەنەوە ئەو بەرنامەیە هاتین دکتۆر شاخەوان عەبدوڵڵا کاندیدی ژمارە 1 سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان هێناومانە ناو خەڵک ئێرە چایخانەی مام سابیرە چایخانەیەکی تەواو کوردیە هەموو کوردەکان لە حەسیرەکە ڕوو لە ئێرە دەکەن اینجا چا لەکوێیە خەڵک لەکوێ دکتۆر شاخەوان عەبدوڵڵاش لەوەیە لۆن حەزت لە چایە وەڵاهی چای دەخۆم بە تایبەتی لە فترەی ماجستێر و دکتۆرا بۆی بمێنینەوە فریا بکەین زۆر جار بە گڵاس دەمان خوارشەوان بۆی تا درەنگە چکە من لەو کاتێککە ماجستێرم دەنووسی ئەرکێکی ئەمنیشم هەبوو جا بۆی نەخەوین زۆر جار چایمان زۆرە خوارد و فێر بووین ڕاتوین لەگەڵ ئێستا ڕۆژێک چای دەخۆیت و من ئەمە لە کاتی بانگەشەی شابەڕاستی
هەموو جارە لەم ئەگەر پیاوێک 20,000 دەنگ بێنێت دەبێت 4-5,000 چایش بخوا سایوانە نانە بە ئام لە قڕۆسەکە دەچیە ماڵێک چایە خۆی ڕۆژانە 20 ماڵەکەی بە 20 چای بخۆی گەر تۆزێکی لێ بخۆی بخۆی جا بۆیە منە و کێشەم نییە کە کێشەم لەگەڵ چای نیە چەند بخۆم گوێم پێ نییە. مام سابر ئەمە دکتۆر شەخەوان عەبدوڵڵایە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە و سەرۆکی لیستەکەیە لە کەرکووک. جەنابتان چی بە دکتۆری دەڵێن؟ وەڵی چی بە دکتۆرە لێن دکتۆر هەتا بڵێ ئینسانی چاکە هەتا بڵێ ئینسانێکی باشە هەتا بڵێ کوڕی چاکە هەتا بڵێ ئیشکەرە. دکتۆر شەخەوان عەبدوڵڵا لێرەیە ئێستا جەنابەت چی پێی دەڵێ؟ بەڕاستی دکتۆر پیاوێکی لێ هاتووە پیاوێکی کورتپەروەرە پیاوێکە بۆ ئەم شارە ئیشی کردووە شوێن دەستی دیارە من خۆم کێشەیەکم هە بۆ ساڵە لەگەڵ جێشەکە زەختیان نێمە کرد ئەوێت تاپۆی گوندەکەت هەموو بماندەیتێ وشتبووی چیمەن وتم تاپۆ نادەم داوا ناونووسینم لێ ئەەکەن تاپۆی چی ئیشتان بە تاپۆی ئیشی ئەسکەری نییە وتیان ئەبێت تاپۆیتر ئەو بوو کاک شاخەوان هاتە سەرخەت وتر برادران هەموو هاتنە سەرخەت ئەتر ئەم پیاوانە زۆر ئیشان زۆر هاوکارم بوون دەستیان خۆش بە سوپاسیانە تاوان خوا شاهیدە من یەکەم جارم پیاوە بینم وانە ڕوبەڕوو یەکەم جارە دەیبینم بەڵام بەبیرم ماتەوە تەلەفۆنی بۆم کرد هێزێک چوو بۆ دەیەکەیان بە ناوی جەردەوە داوای تاپۆکەشیە کرد جارە هەدفێکی سیاسیانە بوتم تاپۆیان پێ مەدەن الله ئەکبەر الله ئەکبەر ئەو کاتیش لەگەڵ جێیاشە قسەمان کرد کێشەکەمان حەل کردووە سابیان بوومە الله ئەکبەر. گەنجی کەرکووک لێرەیە کوردن دکتۆر شەخەوان عەبدوڵڵا لێرەیە ئێوە چی هیوایەکتان پێ هەیە دەتانەوێت لە پەرلەمانی عێراق چی بکە بۆ ئێوە؟ گەنجەم شێری کەرکووکیان دووبارە کاندید کردەوە بۆ کەرکووک چونکە بوونی ئەم زەروریەتە بۆ ئێمە من بچووترین نمونە ماڵ دوو مامەم لە کوبانی ئایستا دکتۆر بەبیری دێتەوە باسی 2014 کە بکاتی شەڕی داعش کاگۆران لێرە نییە دکتۆر ئێستا دکتۆرە بریندار بوو کاک دکتۆر ئاخر کەس براکەی خۆی دەرکرد ئاخر کەس خۆم لەم وەقفەیا بووم بە چاوی خۆمەم شایەتێدەم بۆم دیە بۆ قیامەتیش کاک دکتۆر خۆشەویستی کەرکووکەکانە کابرایەکی یاسایی بۆ ئێمە داکۆکی لە چینی گەنج و تەواو چینەکانی کردووە خۆزگا دوو دکتۆری ترمان هەبووە بۆ یەک داکۆکیمان لێ بکات مافمان پارێزراو بێت لە دوای گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان خۆمان ئاگادارین لە 16 ئۆکتۆبەر چیمان بەسەرات لەم شارە هەموو گەرەکە کوردیەکان بەتایبەت دوو گەڕەکمانەیە زۆر مەشهورە شۆرجە ڕەحیماوە سەربازگە بوو ئەو سەربازگەیە نەما بە هەوڵ و جهودی کاک شاخەوان و برادرانی ترمان کەرکووک پێویستی بە کەسانی وەک شاخەوان عەبدوڵڵایە خزمەت دەکەم ئێستا هەردوو کچمە یەکی معلمینی تعیناتیان دەوێت ئەوەش هەم بەکەڕۆ طبعاً هەر ئەگەر ئیجازەم بدەی کێشەی ئەم برایەوە زۆر لە گەنجەکانی ئەمەوە خەڵکێک زۆر تعین ساڵانێک کە تەخەڕوجیان کردو و تعین نەبوونە و لێرەش نەعەدالەتێکی گەورە لە کەرتی پەروەردە هەوە لەبەرەوەی مدیر عامی تەربیە خەڵک بە خەڵکی حەویجە بووە لە 12,000 دەرەجەی دا بووە حەویجە بۆی ئەم خەڵکە و هاتەراکردی کرد ئێستا ماوەکرد تورکمانیشانی بەڵام کوردەکە زیاتر مەحروم بووە ئێستا هەوڵێوا دێن کە زەنگەنەیە کورد تەوازن بکرێتەوە ینی نە تورکمان کوردیش تورکمانیش ڕەدیان بەڵێ تەبعەن کە من چوو بەڵێ باش بەسەر چاو کاکە بە ئەزانی زين باك شت بيبلا مثلا بلم تعيين كم برواكي لكاد انتخابات بروا بكسمه قبل تعييناتك كمان لو انا دروشنا كم بلان بخوا عبد اما لا يخوان داينين وكرا كان بيونديت بيوكن جنابی دکتۆر لە پەرلەمانی عێراق لە عێراق بەگشتی بۆچی هەمیشە ڕێگری دەکرێت لەو بڕگ و مادانەی دەستوری عێراق کە لە بەڕژەوەندی هەرێمی کوردستانە طبعا دەستوری عێراق جنابی سەرۆک زۆر ماندی بوو لەگەڵی بۆی کە بەلای کەمەوە بەشێکی زۆر لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان لەوێ بنووسرێتەوە و بێتە بەرگە و مادەکانی دەستور بەڵام بەداخەوە لە کاتی عملیە کە دێ جێبەجێ ناکەن ئەگەر تەماشای دەستور بکەیت نیزامێکی فیدرالی ئیتیحادیە بەڵام ئەو یاسایانێکی تەعاملی پێدەکرێت لە بەرامبەر هەرێم تایسە یاسا کۆنە مەرکەزیەکانە
و ئامادەیش دەرنابڕن بۆی کە ئەو یاسایانە هەموار بکرێتەوە بە شێوەیەک ڕەچاوی نیزامی ئیتیحادی بکرێتەوە لەبەرەوەی کە بە مەرکەزیت تعامل لەگەڵ حکوومەتی هێرێما بکەین. ئایا ڕێگریەکان بربەستەکانی پێش جێبەجێکردنی مادەی 140 چین؟ سوپاس بۆخوا ئێمە لە بانگەشەی پێش و باسیەوەمان دەکرد کە مادەی 140 کارا دەکەینەوە ئێستا باسی ناکە چوە کارەمان کردەوە لە پەرلەمان خۆم بوو مەسەرۆکی لیژنە و لە حکوومەتیش لیژنەکەمان دروست کردەوە و لە موازنەی 23-24 ساڵانە 100 ملیاریان بۆ تەرخان کرد بوو کردمە 200 ملیار ئێستا خەرەبووی خەڵکی ئێمە دەستی پێکردوێتەوە پارچەی چەندە هێواشیش بێ بەڵێ چەندیاش دەستمان پێکرد و ڕەزامەندی بەغدامان هێنا ئێستا لێرە لە مەحافەزە بۆ ئومێدیەوەی لەوە زیاتر تاخیر نەکرێت ڕەزامەندیم هێنا لە بەغدا کە هەر خانەواتەیە گەوانی مەشمولن بە مادی 140 پارچەی ئەرزیان پێ بدرێ و بەشێکی تری مادی 140 کە تطبیع ئاگەڕانەوەی زەویەکانە ئەویش یاساکەمان لە پەرلەمان دەرکردومەوەتەوە لە حکوومەت هەنگاوەکانی جێبەجێکردنی گەڕانەوەی زەویەکان بۆ خاوەنەکانن کە بەشێک لە پرۆسەی تطبیع ئەوجا دەچنە خۆناغی دووەم لە دوای تەواوکردنی تطبیع دەچتە خۆناغی دووەم کە ڕاپرسیە. ئایا بۆچی دادگای فیدراڵی عێراق ناکرێتە مینبەرێک بۆ سزادانی ئەو کەسولانانەی کە دژی هەرێمی کوردستان ڕادەوەستن؟ دادگای ئیتیحادی ئەساسەن بۆ خۆی هەیکەلەکەی ئێستا نابگونجێ لەگەڵ مادە 92 کە باز لە هەیکەلێتی محکمە ئیتیحادیەکە جار دەبێت محکمە ئیتیحادی بە شێوەیە دابمەزرێتەوە یەکانگیر بێ لەگەڵ دەستور بۆی بڵێم مؤسسەیەکی دەستوریە و زۆر جاریش بەداخەوە لە ماوەی ڕابردووە بڕیارە تاسیری سیاسی لەسەر بووە بە احتراتی خۆی کە سەرۆکی پێشووی دادگای ئیتیحادی کە لادرا زۆر هەڵی کردووە زۆر بڕیاری تەعاسفی داوە زۆر بڕیاری مەرکەزی داوە خەریک بوو بەرەوە شتێک نەبێن بە ناوی هەرێم دەسەڵاتەکانی هەرێمی زۆر ئێستا شەو مەترسیە هەیە کە هەندێکلان هەوڵی دەدەن دەستور هەموار بکەن بگۆڕن ئێستاشەیە هەموارکردنی دەستوری عێراق لە دەساتیری جامیدەیە بۆ ڕێکارەکانی هەموارکردنەوەی دەستور قورسە و ئەگەر هەرێمی کوردستان لەگەڵ هەر هەموارەکانە بێت لە عێراقا ناتوان ئەوان هەمواری بکەنەوە بۆیە دەستی بۆ نابن تا و کاتی هەرێم ڕاست. دکتۆر شاخەوان ئێستا ئێمە لە گوندی پەلکانەی ئەو گوندەی کە زۆرترین ئاڵوزی و مشتومڕی لەسرە ئەو گوندەی کە زۆربەی جار دەبێتە هەواڵی سەردێر بەڕاستی اینجا لێرە مەجموعە کەسی بەڕێز هەیە مامی بەڕێز برای بەڕێز هەن دەمانەوێت لێیان بپرسین ئایا دکتۆر شاخەوان عەبدوڵڵا وەکو سەرۆکی لیستی پارتی لە کەرکووک هەمیش پێشتر جەناب تا ئێستاش جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقا ئەو کێشەتان تا ئێرە ئینایە مەسەلەی زەوی وزارە لەمە و دووە لە بۆ ئیجبارکردنی حکوومەتی عێراق حکوومەتی داهاتوویە لەوانەیە کە ئەوانە ئیجبار بکرێن ئەم یاسایە کە دەرکراوە ئەم بڕیارانەی کە لە مەجلیسی سەورەی عێراق لە دژی ئەم جوتیارانە جێبەجێ کراون تا ئەم کاتەشی لەگەڵ بەهێژی تعریب بەردەوامە ئایا ئەوان چ داواکاریەکیان هەیە دەمەوێ خۆیان قسە بکەن لێرە ئاغا لێرە جەنابی ئاغا قسەی جەنابەت چییە لەسەر بەتایبەتی داواکاری جەنابتان چییە لە دکتۆر شاخەوان عەبدوڵڵا؟ بەڕاستی پێشەکی بەخێر بن جەنابی دکتۆر هیچ تەقسیری نەکردیە هەردەم کێشەیەکمانە بی بەرەو پیلیمە هاتیە و چارەسەری کردیە ئەگەر کاتیش بی بەڵام کێشەی زەوزار زۆر دوول و قۆڵە پرۆسی تعریب بەردەوامە بەڕاستی لا یەزال بە ئەنواع شت مەحارەبەمان دەکەن. زۆر باشە برایەکی بەڕێز لەو بەینە حەزەکە قسە بکە ئەگەر بفەرمووی. کابراایەکی زۆر بە وفاە نەگرن ئێستاکە لێرە خودی خۆ لێرەنشە بۆ تا ئێستاکە نەیپرسیە تۆ پارتی تۆ یەکێتی تۆچی تۆچی باس ڕۆی کوردایەتی و کوردایەتی لە کەرما بەکردنا لەلای ئێمەوە زۆر شیرینە هیوادارین کابراایەکی وا دائیمەن بەرامبەر عەرەبی شۆڤینی بۆ سێتەوە ئەو شوێنە شوێنیویە.
زۆر زۆر سپاس دەکەم یەکێک لەو بەڕێزانەی کە سیمبولی پەلکانەیە مام سابیرە حەزەکەم چمە لای جەنابیان لەگەڵاوانیش قسە بکەم مام سابیر کەرەم کە تو لە جێ خۆت دانیشە قوربان سەلامەت بێ مام سابیر سەحەتت باشە ئێستا مام سابیر چی دەڵێە دکتۆر شاخەوان عەبدوڵڵای ئەمێن داوا لە هەموو ملەتی کوردەکەم دەنگ بدەن بە کاکە شاخەوان بە زووترین کات پارتی دیموکراتی کوردستان بۆ دەنگی بەوانە بدەن ئەوانە ئەوە پێوەمان ماندی بووە پێوەمان هیلاک بووە ڕۆ هەمووتانە جوابمان لە دوو نادی هاتیە زۆر سوپاسی دەکەین ئێوە داواکاریتان چییە لە دکتۆر شاخەوان داوامان لە دکتۆری دەکەین بە زووترین کات ئەو مشکلەی ملەتی کورد بگەینکە سەرۆک بارزانی بە زووترین بێتە سەخەت بە پشتیوانی ئەو خوای نەجاتماندن مام سابیر پێت دەڵێن سیمبۆلی پەلکانە یعنی ئەگەر پەلکانە مام سابیری لێ نەبێ کەواتە پەلکانە چۆڵە پەلکانە بێخاوەنە جەنابەت چی هەیە لە بۆ ئەو کوردانەی لە هەموو کوردستان ئەوە کەیفیان بە جەنابەت دێ داوا لە هەموو کوردی کوردستان دەکەم بە زووترین کات دەنگ بدەنە کاکە شاخەوانی دوعای لۆ سەرۆک بارزانی بکەن هەتا دنیا مایە لۆمە ببینێ ئەگەر سەرۆک بارزانی نەبینێ بەو قورعانە ناتوانێت لەو شەروارە لە پێکرد ئەو شەروارە جەنابی دکتۆر مام سابیر قسەیەکی زۆر سەرنجڕاکێشی کرد گوتی ئەگەر جەنابی سەرۆک مەسعود بارزانی نەبوایە بە قورعان ئەو شەڕاڵەی ئێستا لە پێمانە لە پێمان نەدەبوو بە خودای گوتار ئەو قسەی مام سابیر 100% ڕاستە من لە زۆر شوێنان باسم کردووە واللهی هەر کات کێشە هەبوو بێت لەم منتیقە جەنابی سەرۆک پەیوەندی کردەوە وتی دەبێت چارەسەریکەن دەبێت جێش نەمێنێت زۆر بەبیرت دێ کە جەنابی سەرۆک لەسەری بە جواب پار ساڵ بوو ڕێگریان لیان دەکرد کە ئەوە بکەن دوورینە بکەن تۆیان کردبوو هاتبووە کاتی بەرهەم لێ نەدەگەڕان کە دوورینە بکەن جەنابی تەلەفۆنی کوتی دەچی ئەو مۆزوع عیلاج دەکەیت و دەبێ و خەڵکە دوورینەی خۆی بکە و هاتین ئەلێرە هەر ئەو ڕۆژی بڕیارماندا کە خەڵکە دوورینەوە بکات ئێستاش بە بەردەوام کێشیان هەیەنی ڕاستە قانونەکەمان دەرکردووە بەڵام بە بەردەوام لەبەر چییە لێرە ئەمان عربەکان لە گوندەکانیان ماوە لە منتقەکە ماوە دای محاولاکەن کە منتقەکەش منتقەی بەپیتە محاولاکەن کێشیان بۆ دروستکەن اینجا ئەم بڕگەی کۆتایی بەرنامەی ئیمان و هەڵبژاردن سێ پرسیارم لە جەنابی دکتۆر هەیە پێمان خۆشە بە بەڵێ و نەخێر جوابمان بدەیەوە ئەگەر بتوانی پرسیار یەکە ئەگەر لە بەغدا بڕیارێک بدرێت دژی پارتی بەڵام هەمان بڕیار لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت دکتۆر شاخەوان عەبدوڵڵا ئامادەن قبوڵی بکەن هەر بڕیارێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ پارتی قبوڵێکە بە دژی ناوەسێتەوە پرسیاری دووەم هێزی پێشمەرگە دەگەڕێتەوە کەرکووک من زۆر متەفائیلم و دڵنیام دەگەڕێت نەک بە بەڵێ دڵنیای دڵنیام دەگەڕێت بەڵێ پرسیاری سێم کێشەی جووتیارانی کورد لە کەرکووک چارەسەر دەبێت بەڵێ ئێمە بانگەشەی ڕابردوو دەمانگوت محاولە دەکەین ئیلغای قەراراتی منسک یاسەوەرگ ئەم جارڵەن جێبەجێی بڕیارەکان دەکەین فەرقی زۆرە زۆر سپاس دەکەم قسەی کۆتایی جەنابەت ئومێدەوارم ئەم خاکە جوانە هەمومان بیپارێزین و دوایین بڕیار لە بەرژەوەندی ئەمان دەربچیەوە ئەم خەڵکە ماوەیەکی زۆرە لە ڕەزالەتە لە میحنەتە هاوکاریان بین بۆی کە خۆشییان بۆ بگەڕێن بە یەکجاری زۆر سپاس دەکەم لە بۆ کاتەکە زۆر سپاس مەمنون ئەمە ئەو تەرەکتورەیە کاڕوبڕووی زیل و هەمەڕی سوپای عێراق بوویەوە ئەمە ئەو تەرەکتورەیە کە کوردێکی شەڕەفمەندی سەربلندی لەسەر بوو عەرەبی شوڤێنی هات بە هاوکاری سوپای عێراقەوە ویستی بە جەمەدانیەکەیەوە ئەم کوردە بخەنکێنێ و نەفەسی لێ ببڕێ ئێمە لە گوندەکانی کەرکووکین ئێمە ئێستا لە پەلکانەین خەڵکی ئەم گوندانە شەڕ دەکەن بوو شەڕەف و کەرامەت و خاکیان داوایان ئەوەیە ئەم تەعریبە کوتایی بێ هەرچ زووترە ئێمەش لە بەرنامەی ئیمان و هەڵبژاردن
هەموو داواکاری و خواستە یاسایی و دەستوریەکانیان هێنانمایە سەر شاشە تا بەرنامەیەکی تر لە شوێنێکی تر کوردستان هەر ئاوادان.